دیفاع لە ژینگە، دیفاع لە ماف و سڵامەتی خەڵک لە کۆمەڵگادا. یەکێک لە بڕیارنامە پەسەندکراوەکانی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە لە پەیوەند لەگەڵ زەرورەتی خەبات دژبە لە ناوبردنی ژینگە لە کوردستانە و هەر لەم پەیوەندەدا لەسەر گرنگی بزوتنەوەی خەبات لە دژی وێرانکاری ژینگە تاکید کراوە. بڕیارنامەکە کۆماری ئیسلامی بە هۆکاری سەرەکی لە ناوبردنی ژینگە لە کوردستان دەزانێت و لەم پەیوەندەدا دەڵێت کۆماری ئیسلامی هەروەک ئاڵقەیەک لەم سیستمە جیهانیە پڕ لە ناتەباییە ژینگەی ئێرانی لەگەڵ کێشەی بەرین و تەنانەت قەرەبوونەکراوە بەرەوڕوو کردوتەوە. لەم بوارەدا دەکرێت ئاماژە بە وشکردنی ڕووبارەکان، تاڵاوەکان، دروستکردنی لە ڕاددەبەدەر و ناکارناسانەی بەنداوەکان، ساخت و سازی لە ڕاددەبەدەر و لە ناوبردنی دارستانەکان بکرێت. ئێستاژ وتەیەک بۆ تەکیدی زیاتر لەسەر پەسەندکراوەکەی کۆنگرەی هەژدە لە پەیوەند لەگەڵ خەبات بەرامبەر بە وێرانکردنی ژینگە لە کوردستان بخێنینەوە بەتان. کوردستان کۆمەڵێکە کە تێیدا دیفاع لە ژینگە وەک بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی پەرەیسەندووە و ئەم بابەتە لەگەڵ پێشوازی هەرچی بەرینتری جەماوەری شەریف و وشیار بەرەوڕووبووتەوە. لە کوردستان دوو هێز لە کێشمەکێش لەسەر ژینگە ڕوبەڕووی یەکتر ڕاوەستاون. ڕیزبەندی و سنووری ئەم دوو هێزە لە بەرامبەر یەکتردا هێندە ڕوونە کە هیچ ئاستێک کەڕیاکاری و تەبلیغاتی درۆین ناتوانێ لێڵی بکات. ڕژیمی کۆماری ئیسلامی بەرەیەکی شەڕ لەسەر ژینگەی کوردستان پێکدێنێت. ئەم ڕژیمە لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنیەوە بە ئەنقەست و بە بەرنامە هەوڵی داوە ژینگەی کوردستان لەناوبەرێت. ئاگر تێبەردانی دارستانەکان، چاندنی مین لە ناوچە سنووریەکان، تۆپ و خۆمپارەبارانی کوێستان و لە وەرگەکان، هەدەردانی ئاو و سەرچاوە سروشتیەکان، کەڵک وەرگرتنی لە ڕاددەبەدەر لە مەعدنەکان، ڕاگواستنی زبڵی ژاراوی بۆ دەوروبەری شارەکان و تەنانەت پیسکردنی ڕووبارەکان، دروستکردنی ڕێگای نظامی بۆ سەر کێو و تەپەکان تەنیا چەند نمونەیە لە هەوڵی بەردەوامی حکوومەتی ئیسلامی لە زەربەلێدان و بەرەو نابودی بردنی ژینگەی کوردستان. بێکاری لە کوردستان کە هۆکارەکەی ڕژیمی کۆماری ئیسلامیە بەکردەوە بۆتە مەترسیەک بۆ ژینگە تا جێگایەک کە ڕاوکردن و فرۆشتنی سمۆرە، ڕێوی، گورگ، ورچ، کە و باقی باڵندە و بوونەوەرەکانی کوردستان بوونەتە ڕێگایەک بۆ دابینکردنی خەرجی ژیانی بێکاران و هەژاران. یاسا دەست و پێگرەکانی ڕژیم بۆتە هۆی زەربەلێدان لە ژینگە. بۆ نمونە دووچەرخە سەوارانی ژنان قەدەغە ڕاگەیاندراوە و ئەوەش دەبێتە هۆی زیاتر پیسبوونی هەوای شارەکان. ئاو کە گرنگترین پێداویستی مرۆڤ و هەر بوونەوەرێکی دیکەیە بە خاتری سیاسەتی داگیرکەرانەی ڕژیم لە کوردستان لەگەڵ قەیرانێکی جددی بەرەوڕوو بۆتەوە و لە ئێستادا کەمبوونی ئاو لە یەکێک لە پڕئاوترین ناوچەکانی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتە بابەتێکی ئاسایی. نەبوونی سەرمایەگوزاری لە بواری ترانسپۆرتی سالمتر و لەوانە تۆڕی قەتاری نێوان شارەکان و مترۆی ناو شارەکان، دروستکردنی ڕێگای کەم مەترسی بە ئیستانداردی جیهانی، خەڵکی ناچار بە کەڵک وەرگرتن لە ئامرازی گواستنەوەی کەسی کردووە کە بەگشتی کۆنە و نائیستانداردن و بەو ماددە سەمیانەی کە بەرهەمی دێنن بوونەتە هۆی ناسالمبوونی هەوا و پیسبوونی ڕێگا و ڕووبارەکان. بێجگە لە هەوڵی سیستماتیکی ڕژیم بۆ لەناوبردنی ژینگەی کوردستان و پیسکردنی خاک، هەوا و ئاو، ڕژیم لەگەڵ چالاکانی ژینگە پارێز وەک دوژمن و مەترسی هەڵسوکەوت دەکات و بە دەست بەسەرکردن، هەڕەشە و بربەستنانەوە بۆ چالاکیەکانیان بزوتنەوەی دیفاع لە ژینگەی کوردستانی لەگەڵ کێشە و مەترسی زیاتر ڕوبەڕوو کردوتەوە. نەبوونی تەکنۆلۆژی گونجاو بۆ بەکارهێنانەوەی زبڵەکان، پاڵاوتنی دروستی ئاوەڕۆکان، بایەخ نەدان بە وزەی سەوز و غەیرە فۆسیلی کە ئەساسەن پێویستە لەلایەن حکوومەتەوە دابین بکرێت، دەبێتە هۆی پیسبوونی زیاتری خاک و ئاو کە ئەوەش بە نۆرەی خۆی مەترسی زیاتر دەخاتە بەردەم مرۆڤ و گشت بوونەوەرەکان لە کوردستان. لە بەرەی بەرامبەری ڕژیمی ئیسلامیدا
بزوتنەوەی بەهێز و ڕوو لە گەشەی دیفاع لە ژینگە ڕاوەستاوە. پێکهاتنی دەیان ناوەند و ڕێکخراوی دیفاع لە ژینگە، دژایەتی لەگەڵ ڕاوکردن و داکۆکی لە مافی ئاژەڵەکان، پێکهاتنی خولی فێرکاری سەبارەت بە پێویستی دیفاع لە ژینگە، چاندنی نەمام و ڕێگری لە ناوبردنی دارستانەکان و تەنانەت بەدەستی بەتاڵ و بە کەمترین ئیمکاناتەوە بەگژ ئاگرداچوون و دەرباسکردنی دارستانەکان چالاکیەکی ڕوتین و ڕۆژانە لە کوردستانە. کەسانی فیداکار و خۆنەویستی وەک شەریف باجوەر و هاوڕێکانی پارێزەرانی ئەم کولتورە بوون لە کۆمەڵگای کوردستاندا. دیفاع لە ژینگە لە کوردستان لە پەیوەندیەکی نزیکدا بە باقی بوارەکانی خەبات دژ بە حکوومەتی ئیسلامیەوە گرەی خواردووە. مافی پێکهێنانی کۆبوونەوە و ڕێکخراو یەکەمین خواستی چالاکانی ژینگە پارێزی کوردستانە. بەشداریکردنی بەرینی ژنان لەم بزوتنەوەیدا بەکردەوە لەگەڵ خواستی بەرابەری ژن و پیا و هەڵوەشانەوەی هەڵاواردنی جنسیەتی پەیوەند دەخوات. چالاکی ژینگە پارێزی ئەساسەن بزوتنەوەیەکی ڕاهێنەرانەیە و پەیوەندی بە وشیارکردنەوەی خەڵک بە پێویستی دیفاع لە ژینگە و مافی ئاژەڵەکانەوە هەیە. چالاکانی ژینگە پارێزی کوردستان پێشقەرەوەڵانی بزوتنەوەی مەدەنی و کۆمەڵایەتی لە کوردستانن و بۆ دیفاع لە ژینگەی سالم لەگەڵ زیندان، ئەشکەنجە و مەرگ ڕوبەڕوو بوونەتەوە. کوردستان مەڵبەندی هەزاران چالاکی پڕگوڕوتینی دیفاع لە ژینگەیە کە لە دژوارترین بارودۆخدا لەسەر پرەنسیپە ئینسانی و جیهانیەکان پێداگری دەکەن. هەزاران چالاکی ژن و پیا و داکۆکیکاری ژینگە لە کوردستان شەو و ڕۆژ لە پێناو ڕێگری لە پیسبوونی ژینگە هەوڵ دەدەن. ئەم چالاکانە لە هەمان حاڵدا لە هەر کارە ساتێکی سروشتی ویان دەستکردی مرۆڤ، لەوانە بوومەلەرزە، ئاگرگرتنی دارستانەکان، لافاو، پیسبوونی ڕووبار و دەریاچەکان یەکەمین کەسن کە بە کەمترین کەرەستەوە دەستەدەنە ڕزگارکردن و یارمەتیدانی مرۆڤ و باقی بوونەوەرەکان.